داگیرکەری دڵپڕلەقین دڕندەی بێویژدان و دین ناتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگرپەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دیلی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین نە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شاخستانیم نەک من هەر خۆم مێژوش ئەڵێ کە کوردم و کوردستانیم ئامە دەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست ئەم کاتتان باش بە ناوی دامەزراوەی کەریمی ئەلەکە و لیژنەی ئامادەکاری ئەم مەراسیمە زۆر بە گەرمی بەخێرهاتنتان دەکەین خۆشحاڵین بە هاتن و ئامادەبوونتان بە مەراسیمی یادی سەد ساڵەی ڕاگەیاندنی کوردستانی سوور و ئێوارە پانیێلی ئەزموونی کوردستانی سوور بە هەندەکانی گێڕانەوە مێژوویەکان بۆ هەر یەکە لە بەڕێزان دکتۆر هیوا عەزیز سەعید دکتۆر سامان حوسێین دکتۆر هەردی مەهدی میکە بەڕێزان باشترین دەستپێکیش بۆ دەستپێکردنی بەرنامەکانی مەراسیمەکەمان ساتێک وەستانمانە بە بێدەنگی بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان بفەرموون. بەڕێزان دامەزراوەی کەریمی ئەلەکە وەک یەکێک لە دامەزراوە خێرخوازی و ڕۆشنبیریە گرنگ و چالاکەکان هەمیشە بە پێشکەشکردنی کاری باش و نێخوازانە ئاوری لە زۆر بابەت و پرسی گرنگ داوەتەوە لەو چوارچێوەیەشدا بابەتی گرنگیدان بە بابەتی پرسی نەتەوەیی و نیشتیمانی لە هەموو پارچەکانی تری کوردستان یەکێک بووە لە ئەولەویەتی کارەکانی هەر بەو بۆنەیەشەوە با هەمووان گوێبیستی وتەی دامەزراوەکە بین لەلایەن زۆر بەڕێز خاتوو سارە سەعدیەوە پێشکەش دەکرێت با بفەرموویت. ئەم کاتتان باش بە ناوی دامەزراوەی کەریمی ئەلەکەوە زۆر بە گەرمی بە خێراتتان دەکەین. بەڕێزان دامەزراوەکەمان لە ساڵی 2019 دامەزراوە سەرەتا وەک دامەزراوەیەکی خێرخوازی و دواتر وەک ناوەندێکی کولتوری و وەک ناوەندێکی کولتوری دامەزراوە زیاتر گرنگی بە کاری ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی دەدات. لەپاڵ ئەمانەشدا هەمیشە هەوڵمانداوە گرنگی پرسی نەتەوەیی و نیشتیمانی و بە هەموو بوارە جیاجەکانی کۆمەڵگا بکەین. بەڕێزان دامەزراوەکەمان لە بواری هونەری و ڕۆشنبیری و ئەدەبیدا چەندین چالاکی جۆربەجۆری ئەنجامداوە. ئەمە جیا لەوەی چەندین چالاکی خەڵات و ڕێزلێنانی بۆ ئەدیب و نووسەر و ڕۆشنبیران سازداوە بەدەیان پێکەری کەسایەتیە هونەری و ڕۆشنبیریەکانی بەبێ جیاوازی لە شار و شارۆچکەکانی کوردستان و شوێنە شیاوەکاندا داناوە کە تا ئێستا زیاد لە 68 پەیکەرمان داناوە و چەندین پەیکەری دیکەش لەژێر کارکردندان. کەریمی ئەلەکە خزمەتێکی زۆری لە بواری تەندروستی پێشکەش کردووە، ئەویش بە دروستکردنی چەندین بنکەی تەندروستی و دابینکردنی چەندان پێداویستی پزیشکی. هەروەها لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا خەڵکی کوردستانی لەبیر نەکردو هەزار دەمامک و دەستکێش و ئامێری پاکەرەوەی بەسەر شار و شارۆچکەکانی کوردستان بێجیاوازی بڵاو کردوێتەوە. کەریمی ئەلەکە لە بواری چاپ و بڵاوکردنەوەدا بە هاوکاری لەگەڵ دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان زیاتر لە 100,000 کتێبی لە بوارە جیاجەکانی مێژوو فکر و فەلسەفە و جینۆساید و پەروەردەدا پرسی نەتەوە و نیشتیمانیدا چاپ و بڵاو کردوێتەوە. هەروەها چەندین گۆڤاری وەرزی لە بوارە جیاوازەکاندا بڵاو کردوێتەوە، لەوانە گۆڤاری وەرزی زمان و زار و وانەر و وانەر و وانیار و دیالۆگ و چەندانی تر. هەروەها پرۆژەی 100,000 کتێبمان ڕاگەیاندووە کە بریتیە لە بەخشینی کتێبخانەیەک و 100 کتێب بە ناوەندەکانی خوێندن تا ئێستا پرۆژێ بەردەوامی هەیە. لە ڕێگەی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردیشەوە کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد توانیمانە وەک وەفایەک ڕێز لە ئەدیب و تێکۆشەر و منەوەرانی میلەتەکەمان ببینین و بێ بەرامبەر ئەو پۆستەرانەش بدەینە قوتابخانە و کافتریا و شوێنە گشتیەکان کە بێگومان هەموو کارەکانیشمان لەژێر ڕێنمایی و بە پشتیوانی زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ ئەنجام دەدەین. بەڕێزان بە ناوی دامەزراوەی کەریمی ئەلەکەوە سوپاسی ئامادەبوونتان دەکەین دووبارە بەخێر.